ژیانە. هەموو شتێکی زیندوو، ئینسان، حەیوان، شینایی بە ئاو دەژین. ئێمە ئاو دەخۆین، خۆمان بە ئاو پاک دەکەینەوە. ئاو دەبێتە هۆی دڵخۆشی مرۆڤ. ئەو گیاندار و شیناییەی کە دەبنە خواردنی ئێمە ئەوانیش بە ئاو دەژین. هەروەها ئاویش بۆ پیشەسازی بەکاردێنین و داخوازەکانی ژیانی خۆمانی پێ باشتر دەکەین. مرۆڤ دەتوانێت ماوەیەکی زۆر بێ خواردن بژی، بەڵام تەنیا 5 هەتا 10 ڕۆژ دەتوانێت بەبێ ئاو بژی. ئاو لە 3 فۆرمدا هەیە: سەهۆڵ، ئاو، دووکەڵ. Di derbarê pirs û pirsgirêkên avê de mirov tûşî gelek pirsan dêt. Gelo li seranserî cîhanê çi qasa av heye û çi qas ji wê avê tê vexwarin? Kêşeya ava gemarî çi qasî mezin e? Çi qas însan li seranserî cîhanê ji ber nebûna ava pak nesaq dikevin û çi qas însan dimirin? Ev kêşe kêşeyeke girdûnî ye, navdewletî ye. Li gor wê kêşeyê çi dezgehên navdewletî hene ku li ser çareserkirina van pirsan dixebitin? نزیکەی 70% سەرڕووی زەوی ئاوە، بەڵام تەنیا 3% ئاوی شیرینە. مرۆڤ ئەو ئاوە پیس دەکا، زبڵ دەخاتە ناوی، بەرماوەکانی پیشەسازی دەچنە ناوی، جگە لەوەش پیسایی زێرابەکانیش دەڕژێتە ناوی. لە ئەمڕۆدا 780 ملیۆن کەس لەسەر ڕووی زەوی هەیە کە ئاوی خاوێنی دەست ناکەوێت. 1400 منداڵ کە تەمەنیان لە خوارەوەی 5 ساڵە ڕۆژانە بەهۆی ئاوی پیسەوە گیانیان لەدەست دەدەن. لەبەر نەبوونی ئاوی خاوێن ساڵانە 80,000 منداڵی خوار تەمەنی 5 ساڵ بە نەخۆشی زگچوون گیان لەدەست دەدەن. بەهۆی ئاوی پیسەوە ساڵانە 10 ملیۆن کەس لە جیهاندا دەمرن. سیوی کورتکردنا ستوکهۆلم ئینتەرناشنال وۆتر ئینستیتوتە یان jî ئینستیتوتا ستوکهۆلما navnetewî ji bo avê. Ev înstîtût han dide ku lêkolîn û çareyên zanistî bo ava pak pêşkêş bikin û dabeşkirina zanyariyan di derbarê kêşeyên cîhanî yên avê de. Amanca vê înstîtûtê avakirina bingehên zanistî, plankirin û cêbicêkirina çareyên stratêjî ye di derbarê misogerkirina ava pak bo tevahiya cîhanê. Salê carê hefteya navnetewî ya avê World Water Week li Stockholmê li dar dixe. Em we bi hev re dîsa li pêşangeha navnetewî ya Stockholm'in. Mijara hîro, mijara herî giring e di jiyanê de av. Di hindir hefteyekê de berê dinyayê tev der Stockholm'e ji bo gotûbêjkirina mijara avê. Hefteya navnetewî ya avê Stockholm. Jag är själv expert inom ekologisk sanitet. Alltså hur vi kan få till ett... Ez pisporim di warê pakîjiya ekolojî de, yanî çawa em dikarin di navbera mirov û çandiniyê de saykil yan jî çerxandinê bikin. Çawa nepakiya ku ji mirov derdikeve, dikare bibe xwarina çandiniyê bi awayekî ekolojî. Gû û mîzê dikarin bibin bela serê mirovan û jîngehê. Lê ku em bi awayekî durist tev bigerin, ew pîsayetî dikare di çandinê de bikar bihêt û bi awayekî bazinî dîsa li me vegere. Lêkolînê me bi giştî di derbarê dûbare û sêbare bikaranîna avê de ne. Ew ku em nav lê dikin,
سایکل. دوی بروشیری ده ام دیار دکن چاوا مروف میزه ده پارێزە و چی لێ دکه دکو دیسا وەک ئاوا چاندنی بکار بهێت بە ئاوایەکی درست. تەماشەکە. ئەم جە عەردێ دخۆن و ڤەدخۆن ئەو تشت دمەرە دەرباس دەبە دەبە پیسایەتی و بێهناوەیان نەخۆش دەردکەوە ئەم دخوازن زوو خۆژێ خلاص کن و دووری خۆ بدن لێ مرۆڤ دکارە وا لێ بکە و مادەیەن ژەهری ژناڤۆی پیسایەتی دەرخە و دیسا لە ژینگەهێ ڤەگەرینە کو ji bo çandiniyê jî bibe xwarin. Mesele dibe weke bazinekî. Ji jîngehê dihêt, dikeve hindirê mirov, dîsa diçe jîngehê û dîsa jî li mirov vedigere. لگلک ولاتین دنیای کیشه نه کیشه یا پیدا کردن آویه. آو لوان ولاتان هی لی آوا پاک نینه. لی کولینر لسرانسری دنیای لسر دخابتن که تکنولوژیا نه پیدا بکن تکنولوژی که آسان و ارزان که کاربه لهر دران بیت بکار آنین دکو آوا گماری پاک بکه جبو وخارنه. اف ماکینه هان یک جوان تشتن هری نود وی واریدا ورن ان بنک زانیاری لسر ورگن. We have been trying all the time to do something which can help the people in this world. برهمانینا و ماکینه آمانجه او بو که ام بکاربن آلیکاریا دورین که آوا پاک لینی نبکن. او دورین که جبر اگرین جور جور آوا وان پیسه و تجه نخوشیه. وکو هون دزانن او دورنا بلنگازو فقیرن و پیوسته تکنولوژیاک پیدا ببه که نبها به کار آنینا و آسان به و لدورین دورو و بیکاره به بکار بیت. اگر لجیه که روز نبه او دکاره به پاتریجی کار بکه و پاتریاوه تیری 6 ساعت دکه. همان دمی از خوازم بیجیم که اف ماکینه به کاربیجی کار دکه. اف ماکینه به وزای تیریجا رویجی دکاره کار بکه و دکاره 1200 لیتر آب ده ساعته که ده پاک بکه. ماکینه براستی جبو دبستانان نخوشخانه یان و گندین دور اوین که پیوستی به آوا و خارنه یا پاک هیا بکار دید. پیدویا وی ماکینه به خدمت نینه و پیوست نکه مرو فیلتر وی بگوهره یا پاک بکه. ریجه یا پاک بودا آوا وی ماکینه 99.9%. کیشهین جهانی پیدوی به چارەسەریین جهانی هنه. هر کس دزانه که هر سال یان هر روز یان هر ساعت دنیا گرمتر دبه یانی آف کمتر دبه یانی عرض هاتر و حشکتر دبه. نتوین یکگرتی پلان تایبت هنه جبور راوستاندنا حشکبونا عرده. ڕاستەکە هەموو ئەو ئاوەی کە مرۆڤ و گیانلەبەرانی دیکە بەکاری دەبەن دووبارە دەچێتەوە ژێر زەوی و ناو ئاو. بەڵام مرۆڤەکان ئەوەندە ئاڵوگۆڕ لە ژینگەدا دروست دەکەن و ئاو، خاک و هەوا پیس دەکەن و سامانە سروشتیەکان بە شێوەیەکی نەشیاو بەکاردێنن کە گەرمایی گردوون بە پەلە بەرز دەبێتەوە. ئەوەش وا دەکات کە ئاڵوگۆڕی گەورە لە ژینگەدا دروست ببن، ماڵوێرانی ڕووبدات، ئەگەرەکانی ژیان خراپتر ببن و بە ملیۆنان کەسیش ئاوارە ببن. ئەگەر مرۆڤ بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە تەمەنی ژیان لەسەر زەوی کەمتر دەبێت. دداویە هەفتەیە ناونەتەوی یا ئاوێ de gelek xelat dihêne belavkirin.
the 2013 Stockholm Industry Water Award. خەڵاتی پیشەسازی دەدرێتە ئەندازیار یان کۆمپانیایەک کە لە بواری پاراستنی ئاودا و چارەسەرە تەکنۆلۆژیەکانی پەیوەندیدار بە ئاو بەرهەمێکیان هێنابێ. خەڵاتە ئاوێ بۆ جوانان نرخێ $5,000 ئەمریکیە و دیچە ji kesekî ra yan jî ji grûpeke ciwanan ra yên ku temenê wan di navbera 15 û 20 salan de bin û çareyek di warê avê de peyda kiribin. Ev xelat di seremoniyeke taybet de ji hêla Prinsesa Victoria de dihête daweşkirin. The Stockholm Junior Water Prize Final gathers the world's most creative young minds. Your engagement is admirable. خەڵاتی ستۆکۆڵم بۆ ئاو لە باڵاخانەی شارەوانی ستۆکۆڵم بە سەرمۆنیەکی تایبەت لەلایەن پاشای سویدەوە دابەش دەکرێت. نرخی ئەو خەڵاتەش $150,000 ئامریکایی.